جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هەواڵەکانی ڕۆژی سێشەممەتان پێشکەشەکەین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان: کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە شاری سنا، سووسانی دووبارەی دارستان و مێرگی شاری سەرپۆڵی زەهاو، مەترسی دیپۆرتکردنەوەی دوو پەنابەری سیاسی کورد لە تورکیا، خۆپیشاندانی خەڵکی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا، مانگرتنی ئێدامەداری کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران، ناڕزایەتی پێرسۆنەلی شەرکەتی شاغەڵ لە زانکۆی زانیاری پزیشکی ئێران شار، چوونە سەرەوەی ڕێژە شارۆمەندانی ژاراوی کراو لە ڕزوان شار، ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی جل و بەرگ لە بەنگڵادێش و لە ناوچوونی چەندین هێکتار لە دارستانەکانی تورکیا و یۆنان. درێژە هەواڵەکان: کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی لە شاری سنا. بەپێ هەواڵی گەیشتی و ڕۆژی دووشەممە 11 پوشبەر، کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی ملی لە شاری سنا لە ناڕزایەتی بە ناڕوونی چارەنووسی خانووەکانیان لە بەردەم ئێدارەی مەسکەن و شارسازی کۆبوونەوە و دەرگای ئەو ناوەندە دەوڵەتیان داخست. بەپێ راپۆرتەکان، خوازیارانی مەسکەنی ملی لە ئۆستانی کوردستان لە ئاست ڕادەستنەکردنی زەمینەکان و ناڕوونی چارەنووسی خانووەکانیان ناڕازین و دەڵێن بەرپرسانی دەوڵەت هیچ بایەخێک بە گرانی کرێخان و دۆخی خراپی معیشەتی خەڵک نادەن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، زۆربوونی ڕێژەی ناڕازیان دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی و هەواڵ نێری تەسنیمی ناچار کرد لەگەڵ خۆپیشاندەران وتوێژ بکەن. سووسانی دووبارەی دارستان و مێرگی شاری سەرپۆڵی زەهاو. شەوی دووشەممە 11 پوشبەر، دارستان و لە وەڕگەی ناوچەی باریکەوانی سەر بە شاری سەرپۆڵی زەهاو لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگرزرا و ئاگرەکە هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە. ناوچەی باریکەوان ناوچەیەکی پارێزراوی ژینگەیە و هەزاران بوونەوەری تێدا ئەژی و بە سەدان جۆر درەختی چەند سەد ساڵی تێدایە، بەڵام دوژمنانی ژینگە بەزەیان پێنەهاتووە و ئاگریانداوە. شەوی ڕابردوو ژینگە دۆستان و خەڵکی خۆبەخش خۆیان گەیاندە ناوچەکە و هەرچەند هەوڵیاندا نەیانتوانی ئاگرەکە کۆنتڕۆڵ بکەن. چالاکانی مەدەنی خەڵکی سەرپۆڵی زەهاو دەوایان لە ژینگە دۆستانی ناوچەکانی دەوروبەر کردووە بچن بە هانایانەوە و یارمەتیان بدەن. مەترسی دیپۆرتکردنەوەی دوو پەنابەری سیاسی کورد لە تورکیا. فەهمیدە ئەژین حسێنی و هاوسەرەکەی ڕەشاد محەممەدی، دوو پەنابەری سیاسی کوردی خەڵکی ڕۆژهەڵات کە پێشتر لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بە سەرکرابوون، فەرمانی دیپۆرتکردنەوەیان بۆ دەرچووە و گیانیان لە مەترسیدایە. ئەژین حسێنی و ڕەشاد محەممەدی ئێستا لە کەمپی دیپۆرتیەکانی تورکیادان و ڕۆژی ڕابردوو لە پەیامێکی دەنگیدا ڕایان گەیاندکە مەترسی ڕادەستکردنەوە بە کۆماری ئیسلامیان لەسرە و جاوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤزەکان ڕێگە لە دیپۆرتکردنەوەیان بگرن. خۆپیشاندانی خەڵکی ناوچە داگیرکراوەکانی ڕۆژاوای کوردستان دژ بە تورکیا. ڕۆژی دووشەممە 11 پوشبەر، خەڵکی شارەکانی باب، ڕاعی، جەندرێز، ئەعزاز و عەفرین لە ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرتەکان، گروپە ئیسلامگەرەکانی سەر بە تورکیا لە ئاست ئەگەری ڕێکەوتنی ئەردۆغان لەگەڵ حکوومەتی سووریا و ناڕوونی چارەنووسیان ناڕازین و ڕۆژی ڕابردوو لە چەند شاری ڕۆژاوای کوردستان دژ بە دەوڵەتی تورکیا خۆپیشاندانیان کرد. ناڕازیان پاش تێکەڵچوون لەگەڵ سەربازانی تورکیا 5 کەسیان کوشت و ئاڵای تورکیایان جاگرت و ئاگریاندا. مێدیاکانی ڕۆژاوای کوردستان ڕایان گەیاندووەکە چەندین کەس لە تێکەڵچوونی سەربازی نێوان چەکدارانی ئۆپۆزیسیۆنی سووریا و ئەرتەشی تورکیا کوژران و بریندار بوون و دەوڵەتی تورکیا فەرمانی بە کارمەندەکانی داوە بە زووترین کات بگەڕێنەوە و سووریا بەجێبێڵن. مانگرتنی ئێدامەداری کرێکارانی پرۆژەی نەوت لە ئێران. بەیانی سێشەممە 12 پوشبەر، کرێکارانی پەیمانی و پرۆژەی نەوت، گاز و پێترۆشیمی ئێران بۆ 13مین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. کرێکارانی ناڕازی خوازیاری چوونە سەرەوەی 35% حەقدەست بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت
وەلانانی پەیمانکار لەسەر کارلابردنی بەڕێوەبەرانی ناکارامە 14 ڕۆژ کار 14 ڕۆژ پشودان دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی تەزمینی ئەمنیەتی پیشەیی و نوێکردنەوەی گرێبەستەکانیان بوون. ناڕەزایەتی پێرسۆنەلی شەرکەتی شاغەڵ لە زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار. ڕۆژی دووشەممە 11 پوشبەر پێرسۆنەلی شەرکەتی شاغەڵ لە زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار بۆ چەندەمین جار لە ئازمنەجانی جاخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ، پێرسۆنەلی ناڕازی زانکۆی زانیاری پزیشکی ئێرانشار سەر بە شەرکەتی ئەهوران و ماوەی 3 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە. بە وتەی ناڕازیان بەرپرسانی شەرکەت و زانکۆی زانیاری پزیشکی هیچ سەرنجێک بە کێشە و گرفسەکانیان نادەن و لە ژیاتی جێبەجێکردنی داخوازیەکانیان هەڕەشەی دەرکردنیان لێ دەکەن. برینداربوونی 3 شارۆمەندی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە نیکشار. لە ڕۆژانی ڕابردوودا هێزە لەباس شەخسیەکانی ڕۆژیم لە جادە نێوان گوندی نگور بۆ شارستانی نیکشار ئۆتۆمۆبیلی بنەماڵێکی بەلوچیاندایە بەردەستڕێژی گولە و 3 کەسیان بریندار کرد. بە پێی راپۆرتی حاڵبەش، هێزەکانی حکوومەت بە گومانی هەبوونی مادەی هۆشبەر ئۆتۆمۆبیلی بنەماڵێکی بەلوچیانداوەتە بەردەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 2 منداڵ بە ناوەکانی سەدرا ڕائیسی تەمەن 6 ساڵ و حیسام ڕائیسی تەمەن 10 ساڵ، هەروەها دایکیان بە ناوی سومەیە ڕائیسی تەمەن 40 ساڵ بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. شایانی باسەکە شۆفێری ئۆتۆمۆبیلەکە فیشەکی بەرنەکەوتووە، بەڵام دەست بەسەر و هەڕەشەی لێکراوە. چوونە سەرەوەی ڕێژە شارۆمەندانی ژاریاوی کراو لە ڕزوان شار. بە پێی راپۆرتی زانکۆی زانیاری پزیشکی پارێزگای گیلان، ڕێژێ ژاراویکردنی شارستانی ڕزوان شار بۆ 400 کەس هەڵکشاوە و هێشتا هۆکاری ڕوون نییە. پێشتر 122 کەس بەهۆی خواردنی ئاوی پیس، ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکرابوون، بەڵام بەرپرسانی پارێزگای گیلان هەواڵی پیسبوونی ئاوی لولەکەشی ئەو شارەیان ڕەتکردەوە. لە 2 ڕۆژی ڕابردوودا ڕێژەی ژاراوی کراوان بۆ 400 کەس بەرز بووەتەوە و نیگەرانیەکی زۆر لەلایەن خەڵکی شارستانی ڕزوان شار دروست بووە. کوژرانی ژنێک بە بیانووی پاراستنی ناموس لە ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوودا ژنێکی تەمەن 40 ساڵی خەڵکی شارۆچکەی سەنگەری سەر بە شاری ڕەشت بە ناوی نەرگێز موسەوی بە بیانووی پاراستنی ناموس لەلایەن هاوژینەکەیەوە کوژراوە. نەرگێز موسەوی کە خاوەنی 2 منداڵی تەمەن 8 و 15 ساڵە لەم دوایەنە داوای جیابوونەوەی لە هاوسەرەکەی کردبوو، بەڵام هاوژینەکەی بە شێوەیەکی وەحشیانە هێرشی کردووەتە سەر نەرگس و خوشکەکەی و وێ ڕایکوشتنی ناوبرا و خوشکەکەشی بە سەختی بریندار کردووە. جێگەی ئاماژەیەکە تاوانبار دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ڕەشت کراوە. دەست بەسەرکردنی 3 هاوڵاتی لە ئێرانشار و خاش. ڕۆژی دووشەممە 11 پوشبەر هێزەکانی حکوومەت لە شارەکانی خاش و ئێرانشار هەرشیان کردە سەر ماڵی 3 شارۆمەندی بەلوچ و 3 کەسیان دەست بەسەر کرد. بە پێی راپۆرتی حاڵبەش، هێزەکانی حکوومەت بە جلوبەرگی شەخسیەوە هەرشیان کردووەتە سەر ماڵی شارۆمەندێک لە ئێرانشار و پاش گولە بارانکردنی خانووەکە 2 کەسیان بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشنی ئەم هەواڵە زانیاریەک لەسەر ناسناوی ئەو 2 کەسە لەبەردەستانیا. لەلایەکی دیکەوە گۆرانی بێژێکی بەلوچ بە ناوی ئاسف سووری لە شەقامی سەعەدی شاری خاش لەلایەن سڵاتی سوپای پاسدارانەوە ڕفێندراوە و زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیا. ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی جلوبەرگ لە بەنگڵادێش. ڕۆژی دووشەممە 11 پوشبەر کرێکارانی شاغەڵ لە سەنعەتی جلوبەرگی بەنگڵادێش لە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی سەنعەتی جلوبەرگی بەنگڵادێش کە زۆربەیان ژنن لەلایەن خاوەن کۆمپانیاکانەوە بە سەختترین شێوە دەچەوسێندرن. ڕێژەی حەقدەستیەکانیان کەم و سەعاتی کاریان زۆرە. ڕۆژی ڕابردوو هەزاران کرێکاری ناڕازی دەستیاندایە ماگرتن و ڕایانگەیاندکە ئەگەر دەوڵەت داخوازیەکانیان جێبەجێ نەکات سەنعەتی جلوبەرگی ئەو وڵاتە ئەخوێنن. دووە هەواڵ لە ناوچوونی چەندین هێکتار لە دارستانەکانی تورکیا و یۆنان.
ڕۆژی دووشەممە 11 پوشبەر ڕووبەرێکی زۆر لە دارستانەکانی تورکیا و یۆناان ئاگری گرت و هێزەکانی ئاگرکوژێنەوە هێشتا نەیان توانیوە ئاگرەکە کۆنتترۆل بکەن. بەپێی راپۆرتەکان دەیان هێکتار لە دارستانەکانی ئایدین، ئێزمیر و چاناکاڵیت لە تورکیا و شاری تینک لە یۆناان بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و گەرمای زۆر ئاگری گرتووە و هەوڵی هێزەکانی ئاگرکوژێنەوە بۆ دامرکاردنەوەی هیچ کامێکی نەبووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.